ئەگەر سیرکەین چێ ئەو ئاهەنگ جێڕان و شتەی دروست کرد؟ دوو سەرچاوەی هەیە. سەرچاوەی یەکەمی لە قەرنی چوارەمی هیجری، یعنی دوای تێپەڕبوونی 300 زێڕینەکە سەحابە و تابعین و تابعی تابعین، قەرنی چوارەم لە میسر عوبەیدیەکان هەبوون کە ناویان لەخۆ نابوو فاطمی، الدولة الفاطمية، ئەوانە بوون کە شیعی عوبەیدی بوون. ئەوانە هاتن کە لەسەر ڕەزاکردن لەسەر ئەبوو بەکر و عومەر و خۆشویستنی ئەبوو بەکر و عومەر ڕەزای خۆیان لێبێ خەڵکیان ئیعدام دەکرد، خەڵکیان دەکوشت. ئەوەندە دژی سەحابە بوون، ئەوەندە دژی سنەتی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سڵاو وسەلام. بەڵام هاتن ئەو بیدعەیان داهێنا ئاهەنگ جێڕان بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر سڵاو وسەلام. بۆ ئەوەی ئەوە بکەنە بیانوویەک ئاهەنگیش بۆ چێ بجێڕن، ئەوجا بۆ ئیمامەکانی خۆیان و بەردەوام بن. یەکەم کەس کە ئەو بیدعەیەی داهێنا ئەوانە بوون لە میسر کە دژایەتی سەحابە و مسلمانی ڕاستەقینەیان دەکرد. ئەی دوایی چێ ئەمەی داهێنا لە وڵاتی ئێمە؟ مەلیک مزەفەر لە هەولێر، مەلیک کەوتت مەلیک تێبگەجا، پادشا و دەسەڵاتدار، ئەوە دایهێنا. ئێ باش ئێمە داوا لە دەسەڵاتدارەکان دەکەین، کاکە ڕاست دەکەن، پێغەمبەرتان خۆش دەوێ عەلەیهی سڵاو وسەلام، بۆیە پارەیەک تەرخان دەکەن بۆ مەولود، کاکە گیان حکم بە شەرعەکەی خوا بکە. بەینە مێن تەوجیهێکتان بۆ دێ لە دەرەوە و لای شەیطانەکان دین و ئەخلاقی ئەو میلەتە تێک مەدەن. دەستورێک مەکەنە دەستور لە خەڵک، شتێک لە خەڵک مەکەنە دەستور کە نەک تەنها دژی ئیسلامیشە، دژی هەموو ئەخلاق و بەها پیرۆزەکانی ئەو میلەتەشتانە. پێغەمبەرت خۆش دەی مەولودی بۆ دەکەی؟ ڕاست نییە، وەڵڵا درۆیە، سیاسەتە براکەم، بەمەوە کوتم تەخدیرە، بەنجە، خەڵک بەنج دەکەن، پێغەمبەرمان خۆش دەی عەلەیهی سڵاو وسەلام. وەرە شەریعەتەکەی پێغەمبەر بکە قانون و یاسا لە وڵاتەکەتدا، ئەو جا ڕاست دەکەی دەڵێن فعلەن تۆ پێغەمبەرت خۆش دەی عەلەیهی سڵاو وسەلام. مەلیک مزەفەرەدین هات ئەو بیدعەیەی زیندوو کردەوە کە فاتمیەکان کردبوویان، لەگەڵ سۆفیەکان دەهات و شیرنی و ئەو جۆرەشتانەی دەبەخشیە و تا بەیانی لەگەڵیان دەبوو و دەفلێدان و مۆسیقا ژاندن و ئەو جۆرەشتانە، ئەوە پێغەمبەریان خۆش دەوێ عەلەیهی سڵاو وسەلام. بەڵام خۆشویستنی ڕاستەقینەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەوە دەبێ نەحتەکیمە ئیلا شەرعیه و دینه، پابەند بین بە شەرع و دینەکەی و بگەڕینەوە بۆ سەر سونەتەکەی. ئەمە خۆشویستنی ڕاستەقینەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام.